witness is Mr. MacDonald. پەیماننامەی لۆزان کە لە 24 تەموزی ساڵی 1923 لە شاری لۆزانی وڵاتی سویس ڕاواژۆکرا بەڵێنی هاوپەیمانەکانی بۆ دروستکردنی دەوڵەتی کوردستان هەڵوەشاندەوە کە لە پەیماننامەی سیڤەردا بڕیاردرا بوو دەوڵەت لە باشوور و باکووری کوردستان بۆ کورد دروست بکرێت بەڵام دەوڵەتانی زلهێز لە سەروی هەمویانەوە بەریتانیا ئەو بڕیارەیان لە پەیمانی لۆزاندا هەڵوەشاندەوە. یەکێک لە ئەنجامەکانی جەنگ یەکەمی جیهانی 1914 تا 1918 دابەشکردنی میراتی دەوڵەتی عوسمانی بوو لەلایەن وڵاتانی زلهێز و دروستکردنی چەندین دەوڵەتی نوێ بوو لە ناوچەکەدا. پێچەوانەی ناوچەکانی عێراقی عەرەبی هێزەکانی بەریتانیا بەبێ هیچ شەڕ و پێکدادانێک هاتنە باشووری کوردستان تەنانەت لەلایەن زۆربەی دانیشتوانی کوردستان پێشوازیان لێکرا. سەرەتا بەریتانیەکان وەک گەلانی ناوچەکە بەڵێنیان بە کورددا دەوڵەتێکی تایبەت بۆ کورد دروست بکەن. بە پێڕێکەوتنامەی سیڤەری ساڵی 1920 بڕیاردرا جیا لە عێراقی عەرەبی دەوڵەتێک بۆ کورد دروست بکرێت. هەروەک لە بەندەکانی 62 63 64دا بەڕوونی باسی شێواز و سنوورەکانی ئەو دەوڵەتەی کوردستان کراوە. لا بەندی 62 پەیماننامەی سیڤەردا هاتووە کە دەبێت کۆمیسیۆنی ئیستەمبوڵ بە فەرمی 3 نوێنەر دیاری بکات لە بریتانیا، فەرەنسا و ئیتالیا. دەبێت تاوەکو 6 مانگ دوای مۆرکردنی ئەو پەیماننامەیە ئەو کۆمیسیۆنە 3 نوێنەریە نەخشێک بۆ خۆ بەڕێوەبەری هەرێمی ئەو ناوچانە پێشکەش بکات کە زۆربەی دانیشتوانەکەی کوردن. لە ڕۆژهەڵاتی ڕووباری فورات و خواروی ئەرمەنستان سنووریان بۆ دەستنیشان بکرێت. ئەگەر کۆمیسیۆن نەیتوانی بڕیار یەکلاکەرەوە بدات، ئەوە نوێنەرەکان دەتوانن لەگەڵ حکوومەتەکانیان ئەم بابەتە تاوتوێ بکەن. باسیش لە پاراستنی مافیا شوورەکان و پێکاتەکانی دیکە کراوە. لا بەندی 63 پەیماننامەی سیڤەر باسی ئەوە کراوە کە حکوومەتی تورکیا ملکەچ دەبێت بۆ هەر بەرگارێکا کۆمیسیۆن دەری بکات وەگەوەی لە بەندی 62دا باس کراوە. دەبێت لە ماوەی 3 مانگدا لە دوای دەرکردنی بڕیارەکە جێبەجێیان بکات. هەروەک لە بەندی 64 هەمان پەیماننامەدا هاتووە حکوومەتی تورکیا دەبێت ڕازی بێ و دەستبەرداری ئەو ناوچانە بێ. دەبێت تورکیا دەست لەو ناوچانە هەڵبگرێت. مافەکانیش بە گوێرەی ڕێکەوتنی هاوپەیمانان و تورکیا دەبێت کوردانی ویلایەتی موسڵی ژەگەربیانەوێت جیا ببنەوە بە ویستی خۆیان. ئەوە هاوپەیمانان هیچ ڕێگرێک ناکەن لەوەی بچنە پاڵ حکوومەتە کوردیەکە، واتە بچنە پاڵ دەوڵەتی کوردستان کە لە باکووری کوردستان دروست دەکرێت. ئەو ناوچانەی پەیمانی سیڤەر باسی لێوەکرا هەمووی کوردستانی عوسمانی بوو بۆ لەبەرەوەی عوسمانیەکان شەڕیان کردبوو دوژی بەریتانیا، بەڵام کوردستانی ئێران باسی لێوە نەکرا بوو. هۆکارەکەش چ بوو؟ لەبەر ئەوەی ئێران بێلایەن بوو لە شەڕی جیهانی یەکەم، لەبەر ئەوەی شەڕی نەکرد و دوژی بەریتانیا سزای نەدا بوو. تورکیا توانی لەو کاتدا قەناعەت بە ڕۆژئاوا بینی کە ئەو ئەگەر بەهێز بکرێ باشترین ڕێگر دەبی لەوەی کە سۆڤێت بتوانی پەل بەهاوێ بۆ ئەو ناوچانە لەوانش کوردستان و عێراقش. و لەو کاتیشدا لە ڕاستیدا هاوپەیمانەکان قەناعەتیان بەو هاوپەیمانیەتە هینە. ئەو هاوپەیمانیەتە تاکو ئێستاش ماوە لە ڕاستیدا. ئەوەی کە تورکیا تاکو ئێستاش هاوپەیمانی سەرەکی ئەمریکایە دەگەڕێتەوە بۆ ئەو کات بۆ بیستەکانی سەدەی بیستم. تورکیا توانی زیاترین سوود ببینی لەو ناکۆشەی نێوان بەرەی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات ئەوەی پێیان دەگوتن بەرەی دیموکراتی و با بڵێن ئەو دەوڵەتانەی با بڵێن کۆمەنیزم دەیانگوت دیموکراتی نینە. سۆڤێت گەمەیەکی تورکیا گەمەیەکی باشی کرد لەسەر ئەو ناکۆچیانە و توانی پایەکی سەنگەکی باش بۆ خۆی دروست بکە. بەڵام کورد نەیتوانی سوود لەو ناکۆچیە ببینی و قوربانیەکی سەرەکی ئەو ناکۆچیە بوو. Rear Admiral W.M. James conducts the King of Iraq over the battleship. کاتێک دەوڵەتی عێراق لە ساڵی 1921 دامەزرا باشووری کوردستان کە ویلایەتی موسڵیشی پێدەگوترا بەشێک نەبوو لەو دەوڵەتە تازە دروستکراوی عێراق، بەڵکو ئەو دەوڵەتە پێکاتەبوو لە ویلایەتەکانی بەسڕە و بەغدا. بۆیە کاتێک بەریتانیەکان فەیساڵی کوڕی حسێنیان لە دەرەوە هێنا و کردیانە پاشای عێراق گشتپرسێکیان بۆ کرد و ئەو گشتپرسیە کوردستانی لێبەدەر کرا و بابەتەکەی کردە ڕزومەندانە بۆ خەڵکی کوردستان وەک پابەندێک بە پەیماننامەی سیڤەر و ئاماژەیەک بۆ دامەزراندنی دەوڵەتی کوردستان.
عەبدوڕەزاق حەسەنی مێژوونووسی بەنێوبانگی عێراق لە لاپەڕە 36 بەرگی یەکەمی چاپی دۆمی کتێبی مێژووی وەزارەتەکانی عێراقدا تەقی نووسراوێکی سکرتێری مەندووبی سامی بەریتانیای باس کردووە کە لە 8 تەمووزی ساڵی 1921 بۆ سکرتارێتی ئەنجومەنی وەزیرانی عێراقی ناردووە و ئاماژەی بەوە کردووە هەڵوێستی مەندووبی سامی بەریتانی ڕۆن کردوێتەوە. تەنانەت لیواکانی کەرکووک و سلێمانی لە دژی مەلیک فەیسەڵ دەنگیاندا لیواکانی هەولێر و مووسڵ بەمەرجی گەرەنتی مافەکانیان لە دامەزراندنی ئیدارەکان دەنگیاندا بە بۆگەوەی هاوپەیمانان لە پەیماننامەی سیڤەر بەڵێنیان بە کووردا بوو. هاوکات لە گەڵاڵەنامەی ئینتیدابی بەریتانیا بەسەر عێراقدا لە مادەی 16دا هاتووە هیچ شتێک نییە لەم ئینتیدابەدا ڕێگری بکات لە ئینتیدابکرا و لە دامەزراندنی حکوومەتی سربەخۆ لە ڕووی ئیداریەوە لە ناوچە کوردەکان وەگەوەی هەندێک باسی دەکەن. مەلیک فەیسەڵ و پەرسی مەندووبی سامی بەریتانیا لە عێراق لە 23 یابی 1922 لەبارەی پرسی کورد گفتوگۆیان کردووە. مەندووبی سامی بەریتانیا لە 25 تشرینی یەکەمی ساڵی 1921 بروسکەیەکی بۆ وەزیری کۆڵۆنیەکانی بەریتانیا ناردووە و تێیدا باسی نێوەڕۆکی دیدارەکەی کردووە و ئاماژەی بەوە کردووە کە لە وەڵامدا بە فەیسەڵیان ڕاگەیاندووە سیاسەتی بەریتانیا هاندانە بۆ دروستکردنی دەوڵەتێکی عەرەبی نەک ئیمپراتۆریەکی عەرەبی چیاکان وەک ئاماژەیەک بۆ چای حەمرین سنووری جیاکەرەوەی نێوان کورد و عەرەبە ئەوەی دیکە پێی دەگوترێت کوردستان لەگەڵ ئەوەی هەندێک کەمینەی تورکمانی تێدا دەژی بۆ عێراق کوردستان دۆستێتی و دەبێتە قەڵغانێکی پتە لە دژی تورکیا و هاوبەشی عێراق دەبێت لە بەرژەوەندیا و بەشەکاندا. دکتۆر وەلید حەمدی لە لاپەڕەکانی 138 و 139 کتێبی کورد و کوردستان لە بەڵگەنامەکانی بەریتانیادا ئاماژەی بۆ بەڵگەنامە بەریتانیا نەکردووە. ڕاستیدا دەوڵەتی عێراقی هەلێکی ڕەخساندە بوو لە ساڵی 1922 و بەریتانیاش بەیانێکی هاوبەشیان دەرکرد کە ئەوان واتە بەریتانیا و دەوڵەتی عێراق ئامادەنە دام بنێن بە حکوومەتێک یان کیانێک بۆ کوردەکان لە عێراقدا بەڵام لە چوارچێوەی دەوڵەتی عێراقیدا. بەڵام لە ڕاستیدا شێخ مەحموود لەو کاردا خراپترین مامەڵەی لەگەڵ ئەو هەلە کرد. ئەو لەو کاتەدا سربەخۆی خۆی ڕاگەیان لە دەوڵەتی عێراقیدا لە کاتێکدا هیچ ئامادەکاریەک بۆ ئەوە نەکرا بوو بۆیە ئەو هەلە زێڕینە لە دەست چوو کە دەکرا ئەو کیانەی کە لە 1992 دروست بوو پەرلەمان و حکوومەتی هەرێم لە 1922 دروست بە. بەڵام شێخ مەحموود بەوەی کە تێنەگەیشتی بوو لە پەیوەندە نێودەوڵەتەکان لەو کاتدا لە پارسەنجی لە خوێندنەوەی پارسەنجی هێزی خۆی و دەوروبەری ئەو هەلە زێڕینەی لە دەستدا و کوردیش هەلێکی زێڕینی بۆ ماوەی نزیکەی 80 ساڵ لە دەستدا تاکو دواتر لە نەوەتەکان ئەمە دەدەینن ئەو کیانە دروست بوو. یعنی ئەو کیانەی 92 ئەو حکوومەت و پەرلەمانە دەکرا لە 22 دروست بە ئەگەر خراپ مامەڵەکردنی کورد نەبا لەگەڵ ڕووداوەکە. هەروە دوای دروستبوونی کێشە لە نێوان عێراق و تورکیا سەبارەت بە چارەنووسی ویلایەتی مووسڵ لە ئەنجامدا هەردوو لا ڕێککەوتن کۆمەڵەی گەلان ئەو بابەتە یەکلای بکاتەوە. دوای پێکەنانی لیژنەکە و هاتنی بۆ باشووری کوردستان دواتر لە ساڵی 1924 راپۆرتێکیان لەو بارەوە پێشکەش کرد کە لە بەشێکی راپۆرتەکەدا هاتووە سەیری نووسینی هەموو جوگرافی ناس و گەڕیدەکانمان کردووە لەگەڵ کتێبە کۆنەکان لە مێژوو جوگرافیا و ژمارەیەکی زۆر نەخشەی عەرەبی و سەدان نەخشەی ئەوروپی کە لە نێوان سەدەکانی 16 و 20 دەرچوون و کتێبی گەڕیدەکان و جوگرافی ناسەکان هەروەها کتێبی جوگرافیا کە لە قوتابخانەکانی قۆناغی ناوەندی لە مسر دەخوێندرێت دەردەکەوێت عێراقی عەرەبی لە هیت تکرید یاخود چای حەمرین زیاتر تێنەپەڕیوە باکوورەکەی پێی دەگوترێت کوردستان. لەگەڵ هەموو بەڵگەنامانەشتا بەبێ خواستی دانیشتوانی کوردستان لە کۆتاییدا بە پشتیوانی بەریتانیا لە کۆمەڵی گەلاندا باشووری کوردستان خرایە سەر عێراقی عەرەبی. ئێمە دەبێ بزانین هۆکاری بڵین نێودەوڵەتی هەبووە گۆڕان لە سیاسەتی نێودەوڵەتی بیزات لە سیاسەتی بەریتانیا بەرامبەر بە کورد فاکتێک بوو بۆ ئەوەی کوردەکان پێشگوێ بخرێن. ناکرێت ئێمە لەو گۆڕانکاریانەدا ڕۆڵی ناوچە هەرێمیەکان لە بەرچاو نەگرین بە تایبەتی بزوتنەوەی کەمالیش بۆ خۆی یەکێک بوو لەو بزوتنەوەی کە زۆر گەشەی کردبوو توانیبی ببێ بە جێنشینێکی ڕاستەقینەی ئیمپراتۆرەتی عوسمانی و کۆتایی بەو حکوومەتەی عوسمانی بێنێت و خۆی حکوومەتی ئەنقەرە سەر بگرێت. ئەنی
ئەو سەرکەوتنی ئەوان ترسێکی دروست کرد بوو کە ئەم ناوچێ جارێکی تر بکاتەوە ژێر دەسەڵاتی خۆیان ئەمەش فاکتەرێکی دیکە بوو و لەگەڵ ئەوەشدا نابێ بڵین فاکتەری کوردی لەبیر بکەین فاکتەری کوردیش ئایا کورد لەو کاتەدا لەگەڵ بریتانەکان لەگەڵ چێدا مامەڵە بکەن ئایا لەگەڵ شێخ مەحمووددا مامەڵە بکەن ئایا لەگەڵ کەسێکی تردا مامەڵە بکەن بەڕاستی سیاسەتی کوردیش هەموو کوردەکانیش کۆگ نەبوون لەسەر یەک کەسێک کە بتوانێت سەرکردایەتیان بکە بۆیە سیاسەتی لاوازی کوردی لەو کاتەدا فاکتێ بوو بۆ ئەوەی بەریتانەکان پشت لە کورد بکەن و نەیان دەزانی لەگەڵ چێدا مامەڵەکەن. بەو شێوەیە لە دوای جەنگ یەکەمی جیهانی بەریتانیەکان سەرەتا بەڵێنی دامەزراندنی دەوڵەتی کوردیان بە کووردا هەرچەندە و دەوڵەتە هەموو پارچەکانی کوردستانی نەدەگرتەوە بەڵام دواتر لەوەش پاشگەز بوونەوە و ئەو بەڵێنەیان لە پەیماننامەی لۆزان لەگەڵ تورکیا کۆتایی پێێنە. سەبارەت بە پەیماننامەی سیڤەر ئەم پەیماننامەیە پەیماننامەیەک بوو کە لە نێوان بەرەی هاوپەیمانەتی بە سەرکردایەتی بریتانیا و بەرەی دووەمیش کە دەوڵەتی ئیمپراتۆرەتی عوسمانی بوو بە سەرکردایەتی دامات فەرید پاشا لە ساڵی 1920دا بیزار لە مانگی هەشدا ئەم پەیماننامەیە واژۆ کرا و بە پێی ئەم پەیماننامەیە داروپەردووی ئیمپراتۆرەتی عوسمانی لە نێوان دەوڵەتە سەرکەوتوەکانی بەرەی هاوپەیمانەتی بریتانیا، فەڕەنسا، ئیتالیا، یۆنان کۆمەڵێک وڵاتی دیکەی زۆریش بە چاودێریتی ئەمریکا ئەم پەیماننامەیە واژۆکرا ئەم پەیماننامەیە بوو واژۆکرا بەڵام کە دەڵێن ڕژنووس بوو ئەو لایەنەی دووەم بوو کە مستەفا کەمال ئەتاتورک سەرکردایەتی بزوتنەوەیەتی دەکرد بە ناوی سەرکردایەتیکردنی بزوتنەوەی بەرگریکردن لە ناوچەکانی ئەنادۆڵ و تراقیا دواتر ناسناوی بزوتنەوەی کەمالی وەرگرت ئەوان پێیان وایە بوو ئەم پەیماننامەیە تەنها ڕژنووسێکە لە نێوان بریتانیا و لە نێوان دەوڵەتی عوسمانی واژۆ کراوە و بزوتنەوەی کەمالی هەر لە سەرەتاوە ڕەتی کردەوە ئەو پەیماننامەیە واژۆ بکەن. وەک بەشێک لە مێژوو نووسان باسی دەکەن پەیماننامەی سیڤەر بە مردووی لەدایک بوو چونکە نەکەوتە بواری جێبەجێکردنەوە دواتریش بەهۆی بەرژەوەندی بەریتانیەکان دۆزی کورد لە دۆزینەتەوەیەکەوە گۆڕدرا بۆ کێشەی ویلایەتی مووسڵ دواتریش بۆ کێشەی سنووری نێوان عێراق و تورکیا دوایەوەش کرایە کێشەیەکی ناوخۆی دەوڵەتی عێراق و تورکیا.